سلااوان لێبێت وەم کاتتان باش لە هاوینە هەواری کانیمارانم لە نێوگەلی علیبەگ دیارە ئامادەکاریەکان لێرە بە کۆتا هاتوون بۆ پێشوازیکردن لە هەزاران زیارەتکاری ئێرانی کە بڕیار وایە لە دەواازەی نێودوڵەتی حاجی ئۆمەرانەوە لە چەند ڕۆژیدا بێت ئەو زیارەتکارانە بێنە هەرێمی کوردستان بەرە و کەربەلا و نەجەف بە مەبەستی بەژاریکردن لە چلەی ئیمامی حوسێن بەڕێبکەون. لێرە حکومەت هەرێمی کوردستان تەواوی ئامادەکاریەکانی بۆ ئەو زیارەتکارانە کردووە کە چەند شوێنێک لە نێو دەواازەی حاجی ئۆمەران لەوێ ئامادەکاریەکان بە کۆتا هاتوون. لێرە لە کانیماران لە نێو پێشانگای نێودوڵەتی کتێب لە هەولێر کە دەکەوێتە پارکی سامی عەبدوڕەحمان. ئەمانە چەند شوێنێک لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بە تەواوی ئامادەکاریەکانی لێ بە کۆتا هاتووە. دەستگای خێرخوازی بارزانی لێرە ئەم ئامادەکاریانەی کردووە بۆ پێشوازیکردن لە زیارەتکاران. ئەو زیارەتکارانە چەند ڕۆژێک لە کەربەلا و نەجەف دەمێنەوە. زیارەتکارانی شیعە لە سەرانسەری جیهان بە مەبەستی بەشداریکردن لە عاشوڕا ڕوو لە شارەکانی کەربەلا و نەجەف دەکەن کە دواتر دوای تەوابوونی مەرسومە ئاینیەکان لەوێ دەگەڕێنەوە وڵاتی خۆیان. ساڵانەش ئەمە بۆ دووەم ساڵە لە هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کار ئاسانی بۆ ئەو زیارەتکارانە دەکرێت کە لە دەواازەی نێودوڵەتی حاجی ئۆمەرانەوە بە ڕێگای وشکانیەوە بەرەو کەربەلا و نەجەف دەچن.